بەنسبەتی پرسیارەکەی کاک هەڵمەتگۆران کاڵێ تاما مەسەباسی ئەو هەموو نەهامەتیانە بکات کە خەڵکی کوردستان بەدەست پارتی یەکێتیەوە تووشی بوون هەروەها کوردستان نەجاتی نەبووە تاکو باسی فەڵەستین بکەین جاگەرێمە بەپێی ئەم قاعیدەی ئەخیر بێ بڵێین وەڵا تا کورد نەجاتی نەبێ باز لە هیچ شوێنە ناکەن وەڵا تاماین باسی هیچ جێگایەک ناکەن هیچ نێ باشەوە 100 ساڵە خەباتی کوردایەتی ڕۆیشتۆ فیدرالیزمەکەی نهێناوەتە دی جا باش ئێمە 100 دانە ساڵ باسی ئیستیضعافی هیچ شوێنە نەکەین چی دەرەچین کە ڕووکونتەیەکەکەوینە و گۆڕە و ئاگامان لە خەریتە و جغرافیاش ناوێت مەرجنیە بە باسی ئەو کەسانەکەین ئێمە بەڕاستی کاکە هەڵمەتگۆران ئێمە ساحەبی کۆمەڵە قیەمی خۆمانی دید و تێڕوانینێکی فکری خۆمان هەیە لە ضمنی ئەم دیدە فکریە مناصرەی عدلە مناصرەی خەڵکێکی مستەضعف و ڕەشوڕوتە ئەو مستەضعف و ڕەشوڕوتانە کە پێویستیان بە مناصرەکردن هەیە ئەولەویاتیان هەیە یەکەم ئەولەویات بۆ ئەوەی کە بیدەین بە مسلمانان بۆ نمونەگەرم 1000 دۆلارمان ببێ بیکەین بە سەدەقە و خێر یەکەم کەس کە مستحقەتی مجاهیدی کوردە دووهەم مجاهیدێکی فەڵەستینیە شیشانیە ئەفغانیە سۆمالیە ئەریتریە بورمیە فیلیپینیە هیچ شوێنێکی تر ئەگەر بە مجاهیدەکەمان نەدا مستحق گیراوێکی کوردستان بیدەینە گیراوێکی کوردستان بیدەینە تەنظیمیەکی ئەو جیهادیانە بیدەینە ڕزگارکردنی ئەو خەڵکان اینجا بیدەینە هەتی و ڕەش و ڕوت و بێوەژن و قوڕەسەرەکانی ترمە لەبەرەوە هی ئەوە نییە بڵێن وەڵا تاکو کورد ڕزگاری نەبێ هێ کورد ڕزگاری بووە باش ئێستا چیەتی هێ ناڵێن کورد ڕزگاری بێت لە ڕووی قەومیەوە ئەوە ڕزگاری بووە باش چاوەڕێی چین چاوەڕێی دەوڵەتەکەن هێ باشە دەوڵەت خەڵک خۆش ئەمە علامەتی نییە بیدا کۆمپانیایك بەوکو هی ماکدۆناڵد بڵە کاکە بڕۆ مەطعەمە لەسەرم خەریتێ بکەرەوە منش تەزکیە دەکەم امتیازت دەنێن هێ خۆی لە جەلال تاڵەبانی مەسعود بەرزانی ئەعلانی کەن ئێوان کە ئەعلانی ناکەن خەڵکی هیچ کەس خۆ ناتوانێت بڕوا دەوڵەتیان بۆ تەشکیل کە بڵە بێ زەحمەت وەرن لەسەر طەبەقەیەکی ئاڵتونەوە کلیلەکەیەتی وەریگرن عەلەمەکەتان بۆ بین بۆ ئومەی متحید نقطەی ئەخیر کەوتم کوردستان نەجاتی نەبوو باز لە فەڵەستینە کرێ ئێمە بە طەبیعەتی حاڵ باسی هەموو شوێنەکانی تری ئەهلی ئیمانمانەکەین ئەهلی جیهادمانەکەین مناسەرەکردنیان واجبە لەسەر شانمە بەڵام لە هەمان کاتیشا ئێمە میلەتی خۆمان ئەحەقترە وزەی خۆمانی تیا بخین ساحەی خۆمان ساحەیەکی موسڵمانێتیە و جیهادیە و ئیشکردن تایە فەرزی عینە و ڕاستکردنەوەی باریلاری موسڵمانەکان و پاراستنی مقدساتیان فەرزی عینەوەکو کە فەرەوەکو کە نوێژ لەسەرمان فەرز